کێ لە پشت خراپی پەیوەندیەکانی دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستانە؟ لا نووسینی نیاز حامد براین. لە چوار پارچەی کوردستانی داگیرکراودا باشووری کوردستان یا ڕاستتر بڵێن هەرێمی باشووری کوردستان باشترین ڕەوشی سیاسی و دەستوری هەیە. بە جۆرێ لە دەستوردا دانبەبوونی گەلی کورد و هەرێمەکەی لە باشووردا دانراوە. دەڤەری هەرێمی باشووری کوردستان لە چوارچێوەی عێراقی فیدراڵدا دەسەڵاتی گەورەی خۆبەڕێوەبەری هەیە. باشاگەرە و هەموو دەستکەوتە و دەسەڵاتانەی هەبێت بۆچی پەیوەندیەکانی لەگەڵ ناوەند خراپە. هۆکاری سەرەکی و ڕاستەقینە بۆ بوونی پارتی دیموکراتی کوردستان دەگەڕێتەوە کە بەهۆی مرتەزەقەیی بۆ تورکیا لە هەرێمی کوردستان دەسەڵاتی زۆری هەیە. مرتەزەقەیی بنەماڵەی دەسەڵاتدار لەناو پارتی دیموکراتی کوردستان بۆ دوو وەزیفەیە کە دەبێت جێبەجێیان بکات لە بەرامبەردا و ماڵباتە لەسەر دەسەڵات دەمێننەوە بۆ ئەو دوو وەزیفەیە. وەزیفەکان چی؟ سیاسی، نیشاندانی هەرێمی باشووری کوردستان وەک کێشە بۆ حکوومەتی ناوەند، لاپێنە و ڕەشکردنی دەستور کە دەستکەوتگەلێکی زۆر گرنگی بۆ کوردان تێدایە. تورکیا زۆر تەنگاوە بەو دەستورە کە مافەکانی سیاسی و جڤاکی و کولتوری تێدا جێگیر کراوە. دەیەوێت بە هەر نرخێک بێت بە کارکردن لەگەڵ حکوومەتی ناوەند و هێز و لایەنە سیاسیەکانی عەرەبی سوننە و شیعە ئەو دەستورە هەموار بکەنەوە بۆ ئەوەی گەلی کوردستان بێبەش بکەن لەو دەستکەوتانە. بنەماڵەی دەسەڵاتداری پەدەکە ئەو ئەرکە زۆر باش جێبەجێ دەکەن. ئەوە تا وشەی فیدراڵی بۆ ڕۆژاوا باڕۆس و پارچەکانی دیکە ترسێکی گەورەی لە ناو گەلانی دیکە کە لە چوارچێوەی دەوڵەتەکان لەگەڵ کورددا دەژین دروست کردووە. جێگای ئاماژەیە دەوڵەتی تورکیا بە هەموو هێزێکیانەوە پەدەکەیان هاندەدا بۆ نانەوەی شەڕ لەگەڵ گەریلا، بە تایبەتی لەو 10 ساڵەی ڕابردوودا. لێپەکەکە وێڕای شەهیدبوونی گەریلا و زیانی زۆری تەکتیکی و استراتیژی سەربازی هەرگیز ڕێگەی نەدەداوە ڕوو بدات. بەڕێز موراد قەرەیلان لە چەندین چاوپێکەوتندا ئەم ڕاستیەی دووپات کردوتەوە. دەڵێت ئەوان شەڕی کورد کوردیان دەوێت تا بە جیهان بڵێن کورد ناتوانێت پێکەوە بن. جا چۆن دەتوانن لەگەڵ گەلانی دیکە بژین؟ گەلێکن ناتوانن ئیدارەی خۆیان بکەن، کۆمەڵێک عەشایەری ناکۆکن. پەکەکە بە حیکمەتی خۆی و ناسینی دوژمن و ئامانجەکانی ڕێگەی گرت لە ئەنجامدانی شەڕی کورد و کورد. لەم وەزیفەیەدا بنەماڵەی دەسەڵاتدار لە پەدەکە سەر نەکەوت، بۆیە لەم بژارەدا بۆ جێگای سەرزەنشتی ڕایەدارانی تورک. چەندین شرۆڤەکار و سیاسەتوانی ڕەگەزپەرستی تورکان لە مێزگردەکان گوێبیستی ڕەخنەی تون دەبوون دەرحەق بە نەپێکانی پەدەکە بۆ نانەوەی شەڕی دژی گەریلا. ئابووری دەوڵەتی تورکیا وەزیفەی دابینکردنی بودجەیەکی زەبەلاحی بە پەدەکە لە چوارچێوەی گرێبەستی 50 ساڵە سپارد. دەیان میلیارد دۆلاری لە قوتی خەڵکی تاوان کرد و دای بە بودجەی شاراوەی دەوڵەتی تورکیا بۆ تیرۆر و کوشتنی کورد. لەوەتەی پرسی نەوت لە هەرێمی باشووری کوردستان هەیە، پەدەکە لە تەک دزی و تاوانی بۆ ماڵباتی دەستڕۆیشت و سەدان میلیارد دۆلارژی بۆ ماتۆڕی شەڕی کورد کوژی بۆ تورکیا لە باشوور و باکوور و هەروەها بە تایبەتی ڕۆژاوا دابین کردووە. بودجەی داگیرکردنی ئەفرین و سەرێکانی و گرێسپی بۆ سوپای داگیرکەر و گروپە تیرۆریستەکانی سووری و ئێگۆر و ئەوانی دیکە لەلایەن خودی ماڵباتی دەستڕۆیشت و دابین کراوە. ئەم بودجەیەش لە پارو و کوالەتی ژیانی تاک بە تاکی خەڵکی هەرێمی باشووری کوردستان بوو دەبێت. لە دوای 2015 هەموو شەڕەکانی دەوڵەتی تورک لە دەرەوەی سنوورەکانی لە باشوور و ڕۆژاوا باڕۆس و تەنانەت ئازەربایجان و لیبیاش سەر ئەو تاڵانیە بووە کە ماڵباتی پەدەکە لە خەڵکی کوردستانی دەدزی و دەیدا بە دەستگای شەڕی تایبەتی دەوڵەتی تورکیا. دەیان جار بەڵگەی مۆردارم دەرحەق ئەم مژارە بڵاو کردوتەوە. هەموو شاهدی بە دیرگرتنی دەیان چەتەی ڕۆژ بوون. لە لیبیا لەسەر بودجەی خەڵکی کوردستان موچەیان دابین دەکرا. دەوڵەتی تورکیا دەیبردن بۆ شەڕی لیبیا بە کورتی و بە کوردی. پەدەکە ئەرکدار کراوە بۆ ناشرینکردنی ئیدارەی کوردان و دەیەوێت بۆ ڕای گشتی جیهان بسەلمێنێت کە کوردان ناتوانن خۆیان بەڕێوە ببن. کۆمەڵێک دز و تاڵانچین مستەحەقی هیچ مافێک نین. سەرباریەوەش ئەو ماڵباتە بۆتە چاوگی دارایی بۆ دابینکردنی بودجە لە دەرەوەی بودجەی گشتی تورکیا بۆ تیرۆر و تێکدان. مانەوەی لە دەسەڵاتی پەدەکە بارمتەی ئەو دوو وەزیفەیە. هەر کاتێ ئەو دوو وەزیفەیە نەما
دەوڵەتی تورکیا پشتی تێدەکات و دەکەونە بەر سزای خەڵکی کوردستان